وانە ئەوەشمان لەبیر نەچی بە پێویستی دەزانم خۆشم و بە ناوی تەواوی ستافەکەی جەژنە پیرۆزە لە خانەوادەکانمان دەکەین کە ئەوان بە تەنیا جەژن دەکەن ئەمە لەگەڵ بە ساڵاتچۆکانمان جەژن دەکەین نەبرەک و کاک ومێد پارێزگاری هەولێر باسی کرد فەرمووی ئاماژەی پێدا سەبارەت بە ماڵەوە تیوەڵا دەبی تازە لێ ڕەهات بن ئەمنیش بە هەمان شێوە سوپاسیان دەکەم کە ئەوان لە بڕی من جەژنە پیرۆزە بە تەنێ دەکەن و لەگەڵ ماڵەوە وەمیش لەگەڵ ئەو بە ساڵاتچوانەوە ئاماژەی ئەو پەیوەندی کۆمەڵایەتی باشەیە سوپاس لۆخوای گەورە کە توانیتمان وەکو ئەرێک وەکو واجب نەک وەکو منەت لەگەڵیان بەردەوام بین. باز لەوە بکەین ئێستا ئەوانە تا ڕادەیەکی زۆر لە کۆمەلگا دابڕاون ینی شوێنەکان و پەیوەندیەکان لەگەڵ دەرەوە ینی تا ڕادەیەکی زۆر جیاوازە بە بەراورد بە کەسێکە لە کۆمەلگا بێتن ئێوە تا چەند توانیمتانە ینی ئەو بۆشاییان بۆ پڕ بکەنەوە بنمونە بەشداری پێکردنیان چالاکیان بۆ بکەن لەگەڵیان بن ینی بەشێک لەو خزمەت گوزاری و پێداویستیانیان بۆ دابێن بکرێتن لە ئاستخواست و تمۆحی ئێوەدا بووە. بڵێ پرسیارەکی زۆر جوانە دەست خۆش بی ڕێگە و پرسیارەی جەنابەت لە مادەی دووەم پەیڕەوی ژمارە 2 ساڵی 2013 حکوومەتی هەرێمی کوردستان ماڵەکانی بە ساڵاتچوان مادەی یەکەم ئاماژە بە ئەرچی سەرەکی ئیدارەی کارژێڕی ماڵی بە ساڵاتچوان دەکا لە بەردەوامیدان و چاودێریکردنی کۆمەڵایەتی دەرونی ئەو ڕەفاهیەتە و تەندروستی کە هەیە پێویستە دروست بکرێ ناو ماڵەکەی. دووەمیان پەیوەندی نێوان خێزان و ئەو بە ساڵاتچۆی سێمیان ئەو بە ساڵاتچۆ و ئەو کۆمەڵگەی هەوڵماندایە تا ئاستەکی باش ئاستەکی زۆر پەیوەندەکە بەردەوام بی زۆر جار یعنی تەکلیف لە خێزانەکان دەکەین کە هەرچۆنێک بی لە بۆنەکان لە کاتی جیاواز بیان بنەوە ماڵەوە بە ساڵاتچۆکان دەنێرینە دەرەوە ئەوانەی لە سەرچەنگ و تااقەت و عەقڵی خۆیانن توانای ئەویان هەیە کە بڕۆنە دەرەوە تەوانەوەش بە مۆڵەت و بەڕێکاری کارژێری دەچنە دەرەوە. بەو ئاستەی نییە کە بڵێن وێرانی بەرجەستەیی هەبی لەناو ئەو ڕۆحی ئەو بە ساڵاتچوانە سەبارەت بە حکوومەت سەبارەت بە خێرخوازان کەم تەرخەم نەبووینە. بەڵام بەدیوە چیدی لەگەڵ پرسیارەکەی جەنابتم ناخۆشیەکە لەوەیە مەسەلەن ڕۆحی ئەو ئینسانەی پێویستی بە باوەش و ویژدانی خێزانەکەی خۆیتی لەوانەیە ئەوەیان ئەوەش دیوی ناوەوەیە دیوی ظاهر نییە دیوی باتنە ئەمە نابینین بەڵام هەوڵماندایە ئەو پەیوەندیانە هەمیشە لە ڕێگەی دواندنیانەوە دروست بکەینەوە و ناخیان بەتاڵ بکەینەوە بەڵام بێگومان چۆن پەنجەی دەزوەک یەک نییە و دڵەکان و ڕوحەکانی ژوەک یەکبیر ناکەنەوە عەقڵەکانی ژوەک یەکبیر ناکەنەوە هەیە لێرە لێ ڕادێ زۆر جار دەستەوە بۆ مۆڵەت لەوانەیە زووتر بگەڕێتەوە لەبەرەوەی لەگەڵ ئەو ژینگەی لێ ڕاهاتی هاوتەمەنەکانی خۆی لێرن جۆرێک لە سەربەستی هەیە لێرە هەشمانە ئەرێوەڵا لەوانەیە بێتاقەتوی لە بۆ ناو عایلەی لە بۆ ناو خێزانی بەڵام سوپاس لۆخوای هەتا حەدێکی زۆر ئەوش لێ بکەم ینی هاوسەنجە ڕاوەستە ینی کەیس هەبووە ینی خەڵک هەبووە بێتن باوکی بباتەوە یاخود دایکی بباتەوە لێرە ئەوەی کەوا ساڵانێک لێرە بووە یاخود بە پێچەوانەوە ینی بینی لێرە دایبینێ بۆ ئەوەی کەوا خزمەت بکرێتن. بێگومان لە بیرمان نەچی ئێرە ماڵە پێشوەی ئیدارەبی ماڵیش بێکەم و کوڕی نابی ئەگەر لەو جانیبێەوە تەمەشای ئەوەی بکەین دەکرێت وەکو کەم و کورتی هەڵسەنگانی لۆ بکەین کەم و کورتی لە دیوی مەنا لە دیوی خێزان بەڵێ هۆکارە ئابوووریەکان هۆکارە کۆمەڵایەتیەکان ئەو شۆشەی پۆست تەکنەلۆجیا کە ئێستا وجودی هەیە تێگەیشتنی تاچی بەگشتی لە کۆی لە هەموو جیهان لە بۆ ژیانکردن گۆڕیە ئینسان زیاتر حەزی لە بەتەناییە بەڵام سوپاس لۆخوای گەورە کۆمەڵگی کوردی ئەو پەیوەندی بەردەوامە هەتا ئێستا بە گوێرەی ئەو ئامارەی لە بەردەستە لە هەرسێ شار ڕێژەکە و کە دابەشیکەی بەسەر ڕێژەی دانیشتوان زۆر کەمترە لەوەی کە لە ناو ماڵەکاندا هەیە بەڵێ بەشیان بەشی زۆریان کە سوکاریان هەیە دێن سەردانیان دەکەن و دەشیان بنەوە وەکو مۆڵەت هەژوە بەڵێ خۆی هینایتی بەڵام ئەوە لەو جانیبەیەوە وا دەڵێن کە هۆکارە ئابوووریەکان و هۆکارە کۆمەڵایەتیەکان لەوانە بەشێک بن و بەڵێ ئەمەش وەکو باسم کرد لە خاڵی دووەم لە ئامانجەکان لە پەیڕەوی ژمارە 2 ساڵی 2013 ئەرچی ماهاوسەنگ ڕاگررتنی نێوان ئەو پەیوەندی خێزان و تاچی بە ساڵات چۆ سوپاس لەخوای گەورە هیچ ساڵێک کەمتر نەبووە لە 15 20 هەتا 26 کەسیش لە پێرار نارمانەوە پار 22مان نردەوە ئەو ساڵ 21 کەسمان دایتەوە خێزانی تەبانەوە بە پرۆسەشی تۆزێک معقەتدا دەڕوە پەیوەندیەکان بەردەوام دەبن ئەمە بەماندیبوونی نابینین بەڵام
هەتا حەدەکی زۆر کاتمان دەبا قەناعەت لە بۆ خێزانەکە دروست دەکەین کە ئەو تاچی بە ساڵات چۆ پێویستی بە ئێوەیە و دوای گفتوگۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئاسانترن حەلکردنیان لە لایمە بەڵام پەیوەندی ئابوووریەکان تۆزە قورسن کە دەبی ڕەچاوی بکەین ئەگەر نەشی بردەوە ناتوانین چکەیرە بل نەتیجە ماڵی حکوومەتە ڕاستە ڕێساوی یاسای خۆی هەیە بەڵام ئەمەش سنووری خۆمان هەیە لە ڕێزگرتن و گوێگرتن و خزمەتکردنیەوە بە ساڵات چوانە لە نەتیجە ماڵی حکوومەت ماڵی ئەو بە ساڵات چوانەیە و ئەرچیمەیە وەکو ئیدارە کە ئەمە نوێنەرایەتی حکوومەت دەکەین لێرە خزمەتیان بکەین دەستی جەنابیشتان خۆش سپاس لۆت و دووبارە پیرۆزە لە جەنابت و تەواوی ستافی کورساتیش بەخێر بێن سەرچاو زۆر زۆر سپاس بەڵەوەی کە سەنگەر جەمال باسی کرد دیارە ماڵی بە ساڵاتوان لە هەولێر لەگەڵ ئەوەی کە باوەشی کردوتەوە بۆ کەسانەی کە بێلانن یاخود بێکە سوکارن لەگەڵ ئەوەش ئەو کەسانەی کە لەسەر خواستی خۆیان کە سوکاریان دێنە ئێرە بە هەمان شێوە وەگوتی ماڵەکەیان کراوەیە دەرگاکەیان کراوەیە لەگەڵ ئەوەش توانی ویانە ینی لە جەژن و بۆنەکان ڕێوڕسمی تایبەت و مەراسیمی تایبەتیان بۆ ئەنجام دەم بۆ ئەویکەوە لەو چێژ و تامەی کە لە کۆمەلگا هەیە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەوانیشدانە بڕێن و بەشداری بن قارەمان هەر بژی دووبارە جەژنە پیرۆز بێمان دوو نەبی شیروان خەتر پامێری کوردستانی ڕاستەخۆ لە دهۆکۆ لەگەڵمانە بێت و ئامادەیە بووی کە زانیارەکانمان بۆ بگوازێتەوە پێمان بڵێ لە دهۆکیش چۆن جەژن بەڕێوەچە شیروان سڵاو لێ بێت جەژنە پیرۆز بە هیوان جەژنی خێر و خۆشی بێ بۆ تۆش قسەمان بکە بزانین چۆنە جەژن لەوێت بلي بالصلاف هالوقت البيري لأنه الملا دان عمل بيجي مالا بصالة شوان بيري بيري شاف ديجي جواكيل بيري حتى جشن القلوام كانوا ترشان الدربة باران خلك يدبو كوبيل دي قريانينا ليتنا مالان دا جاج مرة شنو الملا هذا الصلاة شوان أقل بينا قريب هذا كان بيري وان مزاج خرازان ديال بيري روس من جشن بيري وكو أوتين وكو بيري الدي دخوات جوان بري باشن هم زانين جاري ما مستخليل مصدق باش جشن پیش باز جشنات و توایا بینرت کرد سات و بیسرت هوا باش بیت خوش بیت اگر ما بحث به جشن بکن مالا دان عمرانو کرد به یک چهار دیا جواکی ما چند خوشون به جشن بکن خودی خوشیام که شیروان گلک چونکی تو زانی اف دایباب دوره و جین با سالات شد پارزگاه دو که وکی دایبابت منه مدویتن او کشش در و کوته تکرن و یک جشن و کاچاوا کرچ سرا دای بابا در جشنوا پیروز کرد یا آنکه چیان خیزان مدوی امشگویی روحیت بهن و کرت و کچت و استاف کاری ام بین جشنت و پیروز کن دل و خوش کن کیف و خوش کن چکی جشن کا دل خوشیه ام به ریکا مایکا هوا و غروسا شاشه هوا جشن توایا مسلمان کردستان پیروزت کن و غروسا جشن نتویا نوروز التوایا گل کردستان الهمی جهان پیروزت کن هر صاحب خیر و خوشی به تمنایت کن دعا که یا خیره دنا و مال دان عمر داد کن کو کردستان یا پاراستی بیتن جوان شر و نخوشیت کتینت روش حالات ناوین دا وروسا جشن و دای بابا دوباره پیروز و مبارک بید انشالله سپاس با مستخلص اگر در فتره دست قال عندك جواب اخوام قال خالت و چانی خالت عيدها بيروز بي الحمد لله وهي عيدها بيروز خالد تو چند در خوش ابرو نبرو پیک قال ما مستخليون ججنيت كان خدي قالك ام دل خوشين عيدا وانجي هميا بيروز كام قال يا هوالات قال يا و سامروش عيد خوش من بله بي اول فيري كومكا دان عمرو الفيرنا مدفت از الفيري ماما كديجي ورقم مام توي باشي جواز سرير من الخيرات عيدا بيروز بيت يا واجد بيروز بيت رب العالمين خيرات نسال جوازنا مام توكو قولون بيجي كافنا في الفيري في هالكفتة بو هم بو هوالن كو هم جيبوري ببديه تشوف ديره جواكي اگه بشك بچيك سترانا كبشيك سر عيدي بيجي نسال جوازنا كل بيجين انا عيدت بلا وانا فرقينا وانا كل بيجين والله هذا استنى كو خليلي بيجي حاجه كالجراك سيداي ما خليلي جالك حاجه صار فرق يا ريج غريب يا نامك فركر ويتذبح سي روجت بركر دمام خاندي قريت اسبكر مزاني قدي هور قلام جاقر
من زانيك دي أوان قلام جيجير قلام جيجير خوش دنگل دنیا مام تو چند خوش ابرو پیک ولکل حوالی خپل کار ریبری چودری جوکی بو ویجنی الویرت کن كاكشيرون أم خزانة كنديرين أم ساكن خزانة كان يعني أكو أم رجع كنا بيني بصبرمان وايدن أبي كام مثلا دي بيني اشتي ميلان اشتي فرانكفورت اشتي مجازي أبي بيني ذاك ديارين كيف تشوينا عين أجيك وصا أبي بيني عارف ديارين بيجي خاصة يعني ما نتبيجن هكذا دي كباب مسيطر بن مالي ده مالي يا راج بيتن بيجي الحمد لله مديرية مد أبدينا يعني بشتيش أبدي بحثي سيد شيرين كان رمضان خليل قال ما أبو يعني حساب كل أي خزانة ما أبو والسيدة خليل قد أمنت بردان يعني فقير شعب دي بدأ أم قالك سوسباسيو حد دكات كيش حد دي حتى عشبه إن شاء الله هرها بنبوه ما يا رب العالمين ججن خوش إن شاء الله بلي بي وكلهم أما جب بينهم أما جبتين الفري وان مزخورا زاندينا والفري همو بيك وكو إك خزان همو ججنا هم ججنين نتويجي هم ججنين عيني بيك وججن خود كان بۆ زانیاریەکانت هەر بژی شیروان سپاس بۆ زانیارەکان دەستخۆش دووبارە لە جەژن و خۆشیابی ئەچینە کفری کاروان حەبیب پامنێری مەڕاستەخۆ ئامادەیە و لێ زانیارەکانمان پێدا کاروان سڵاو لێ بێن یۆڕۆ باش جەژنە پیرۆز بێ بەهیوان جەژنێکی خۆش بێ بۆ تۆش قسەمان بۆ بکە با بزانین زانیارەکان لای تۆ چی هەیە لە کفری جەژن چۆن بەڕێواچێت سڵاو هێوی جەژن پیرۆز بێت جەژنی نەورۆز و جەژنی ڕەمەزانی شت لە پیرۆز بێت و لە هەموو بینێران پیرۆز بێ دیارە لە کفری دوای ئەوەی کە لە بەیانیەوە نەریتەکان وەکو هەمیشە بەڕێوە چوو کە جژنی ڕەمەزانە لە دوانی مەڕۆشۆ کە ئەمڕۆ هاوکاتش هەینیە بەشێک زۆر هاوڵاتیان ڕویان کردێتە مزگەوتەکان بۆ نوێژی هەینی و لە هەمان کاتیشدا بۆ پێی کە سبینی یەکەم ڕۆژی ساڵی نوێی کوردی و جژنی نەورۆزە کە بابەتەکان ئەوەیە هەمیشە مەشقڵی ئاگری نەورۆز لە ئێواری 20 لەسەر 21 دەکرێتەوە لە بەردەم سەرای کۆنی کفلەوەی کە لە پشتی منەوەیە مەشقڵێک ئامادەکراوە و لە ئێستادا بەشێک لە هاوڵاتیان و سەرقاڵ دارێن هێناوە بۆی مەشقڵێکی گەورە ئامادە بکەن تاکو ئاهەنگ و هەروەها جژنی نەورۆز لێرە لە بەردەم سەرای کۆنی کفری بەڕێوە بچێتەوەی کە من بەدیم کرد لە لای بە تایبەتی هاوڵاتیان هێویەوەی کە زیاتر دڵخۆش بوون ئەم جژنیان ناو بە سێ جژن جژنی یەکەمیان کە جژنی نەورۆزەوە هەروەها جژنی ڕەمەزان و هەروەها جژنی نەورۆز و لە هەمان کاتیشدا زیاتر لە 40 ڕۆژ کە باران لە سنوورەکەدا نەباریوە و لە دوێنەوە بارانێکی بەڕەحمەت و زۆر لە ناوچەکەدا و تەواوی هەرێمی کوردستان و عێراقی گردووەتەوە و پێشبینی کەش و هەوا شەوەی بۆ ماوەی چەند ڕۆژێک ئەم دابارینی بارانە بەردەوام دەبێت زیاتر خەڵکی دڵخۆش کردووە هەم بەهارەکەی خۆش کردووە هەم گژوگیا دێتە سەرەوە هەم جوتیاران دڵخۆش بوونە بۆی دەغڵودانەکانیان بەرهەمێکی باشی هەبێت و مەترسی هەبوو لەسەر خەلەودانەکانیان لە ماوەی 40 ڕۆژدا کە باران نەباریوە لە هەمان کاتیشدا لە سنووری کفری بەنداوی کفری بۆ جارێکی تر ئەم ساڵ بە تەواوەتی سەرڕێژی کردووە کە لە سەرەتای وەرزی زستانەوە بۆ ئەم ساتە یاخود بۆ ئەمڕۆ پێنجەم جارە بەنداوەکە سەرڕێژی کردووە من پێم خۆشە یەکێک لەو کەسانی کە لێرەیە خەریکی ئاگری مەشقەڵەکە ئامادەکەن بێت خۆی هەم قسێکمان بۆ بکات و باسی ئەوە بکات سڵاو لێ بێ و جژن پیرۆز بێت جژنی هەموو لایەک لام پیرۆز بێ و سڵاوی گەرم بۆ کەناڵەکەتان خەریکن دار چاکەکەن بۆ مەشقڵ و ئاگری نەورۆز ئەرە وەڵاهی ئامادەکاریەکەین بۆ ئارەکەی نەورۆز ئینشاءڵڵا یا ڕەبی خوایە هەموو چوار پارچەی کوردستان لە خۆشی و لە ئارامیا بێ و ئەم جژنە پیرۆزێشە لە ئەگەر بە من بێ ئەم جژنە پیرۆزە ئاراستەی تەبعاً ڕۆژاوایەکەم یا ڕەبی جژنیان پیرۆز بێ و لەناو جژنانە بن موسادەفەیە زۆر خۆشی کرد کە جژنی قوربان و جژنی ڕەمەزان و جژنی نەورۆز کە کەوتنە ناوی یەکتر یعنی ئەمە شتێکی زۆر خۆشە ڕێزبارە جژنە پیرۆز بێ زۆر سپاس هاوڵاتیەک لێرێ دەمێت قسەمان بۆ بکات سڵاو لێ بێ مامۆستا جژن پیرۆز بێت لێەوە لە سەرجەم بینەران پیرۆز بێت زۆر سپاس مامۆستا ئەم جژنە و هاوکەتە لەگەڵ جژنی نەورۆزە و جژنی ڕەمەزان
و لە بەیانیەوە زۆر هاوڵاتیمان بینی زیاتر دڵخۆش نەڵێن بارانی بەڕەحمت بووە چ ڕۆژ زیاترە باران نەباریوە بەهارێکی خۆش دێتە پێشەوە تۆکو هاوڵاتیەک لە سنووری کفریا جژن لە ڕابردوو ئێستا چۆنە بینی بەڵێ بەداخەوە پاش زنجیرەیەک ناخۆشی و هەواڵی شەڕ و ئالۆزی خۆشببختانە سێ خۆشی سروشتی یەکی گرتووە بۆ سەرجەم هاوڵاتیانی کوردستان ئەتوانم بڵێم ئەمە ببێتە وەرچەرخانێک لە ڕووی دەرونیەوە بۆ تاکی کورد هەم جەژنی پیرۆزی ڕەمەزان هەم جەژنی نەتەوەیی نەورۆز هەم ئەم بارانە ڕەحمەتە کە زیاتر بۆ پەلەوەر و جوتیار و ڕز و باخەکان بژانەوەیەکە کو هەروەها نەورۆز بۆ خۆی عمقێکی تاریخی هەیە لە کفریا زۆربەی سەرچاوەکان باس لەواکەن سەروی سەدەونی وێک پێش ئێستا یادی نەورۆز بە بەردەوامی کراوەتەوەنەوە بنەوە دەست بەدەست و ئەم ڕۆژ خۆشببختانە لە دوو شوێن ئامادەسازی ئەکرێت بۆ ئاگری نەورۆز هەم لەسەر بەنداوی باوەشاسوار هەم لە بەردەم سەرای کفری ئێمە وەکو شاری کفری نەورۆز بە جژنێکی نەتەوەی خۆمان ئەزانین و هیوادارین هاوڵاتیان چێژ لەم یادانە ببینن دەمەوێت ئەگەر بە یادەوەری خۆت لە مناڵیە جەژنتان چۆن بەڕێ کردووە یاری جاران چۆ بوو ئێستاش لەگەڵ ئەم پێشکەوتن و زۆر بوونی بابەت و یاری و ئەلکترۆنیات و ئەوانە جەژن چۆنە بینی بڵێ وڵای لە ڕابردووە لە ڕاستیە لە ڕووە کۆمەڵایەتێکەوە جژن زیاتر خۆشی و چێژێکی هەبوو بە حکمیەوەی گرانی ئەوانە بوو لە ڕۆژانی جەژنە شیرینی دابەشەکرا لە ماڵانە ئەگەڕین بە ماڵانە بەڵام بەداخەوە ئێستا تەکنۆلۆژیا کاریگەری کردووەتە سەر کاڵبوونەوەی نەریتە کۆمەڵایەتەکان بەڵام خۆشببختانە لە شارە بچووکەکانە کە لایەنی کۆمەڵایەتی هێشتا زاڵە بۆ نمونە من خۆم ئەمڕۆ چەندین ماڵگەڕاوم و چەندین ماڵیش ڕەنگە هاتوێت نە لای من و من لە ماڵان نەبێتم و لە ڕۆژانی داهاتووشە گۆڕانکاریەکە بەپێی سەردەم ئەمە لە ڕووی کۆمەڵایەتی شتێکی ئاساییە ماوەیەک بۆ ماوەیە گۆڕانکاری هەبێت بەڵام وەکو نەریتی جەژن خۆشببختانە ئەمە هەر پیرۆز ڕایەگرین و ئەو نەریتانەی کە لە باو با پیرانمانەوە و لە دەقائینەکان شەوە بمان ماوەتەوە ئێمە ئیپارێزین و بەردەوامیەکەین دەمێت شتێکت پێ بڵێم ڕەنگە لێرە و لەوێ بێگومان ژیانی تروایە خەڵکێک هەبێ لێرە نەما بێت ڕۆشت بێتە شارێکی تر بژێت کەسێ تایبەت هەیە لێرەوە لە ڕێی کورسات دووزەوە جەژنی پیرۆزی لێ بکەیت و ماڵی لێرە نەبێت وڵای بە حکمیەوەی کفری شارێکی هەرە دێرینە بەم پێناسەی ئێستەی سەروی سەدەونیوێکە شارە و بناغێکی زۆر دێرینی هەیە و زۆربەی ئەو خەڵکانەی کە ئێستا لە شارەکانی ترا لە پێگە و پلە و پۆستی تران ماڵە باوانیان لێرن لە کفری قەرەباڵغیەکی ئەوتۆ هەیە و من جژنە پیرۆزە لە سەرجەم هەموو کورد و کوردستانەکەم بە تایبەت جژنە پیرۆزەی خۆم لێرەوە ئاراستەی مامی خۆشەویستم ئەکەم ئەم جەژنەی توانی بێتەوە بۆ کفری بەڕێز دکتۆر عەباس عەبدولقادر ڕەباتی لە شاری هەولێرە لێرەوە پیرۆزبایی لە خۆی و لە ماڵ و مناڵ و لە ئامۆژنم و لە ئامۆزاکان مەکەم چاویان ماچەکەم زۆر زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ تۆ جەژش پیرۆزی سپاس بەڵێ هێوی وەکو باسمان لێوە کرد نەریتەکان لێرە تا ڕادێک هەر باشە کۆمەڵایەتەکان ماوە ئامادەکاریەکانی ئاگری نەورۆز یا خوجشی نەورۆز لە کفری لە بەردەم سەرایکۆنی کفری بەردەوامە و لە هەمان کاتیشە جگە لەم ئاهەنگی کە لێرە هەیە لەسەر بەنداوی باوە شاسواریش نزیک مەغریبیش مەشغەڵی ئاگری نەورۆز دەکرێتەوە کاروان هەربژی سپاس دەکەم ماندوو نەبی ئیسماعیل عوسمان پامێرە مەڕاستەخۆ لە سۆرانەوە لەگەڵمانە بێت بابزانین لە سۆران جەژن چۆن بەڕێواچێ ئیسماعیل نیۆڕۆ باش جەژن پیرۆز بێ لە خۆشییا بیت قسەمان بکە بزانین لە سۆران جەژن چۆن بەڕێواچێت و ئامادەکاریەکان چین و هاوڵاتیانی ئەو ناوچێ سەرباری ئەم دۆخە جیاوازانی کە کوردستان و عێراق و ناوچەکە پێیدا تێدەپەڕێت چێڵن دەربارەی جەژن بەڵێ هێوی سڵاوتان لێبێ جەژنیشتان پیرۆز بێ بێگومان ئەم جەژنە بە بەراورد لەگە جەژنەکانی ڕابردوو لەگەڵەوەی کە بارودۆخێکی نەخوازراوی شەڕ و گرفتەکان بە تایبەتی ئێمە کە سەرسنووری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ ئەوەشدا کە جەژن لەو ناوچێ بە گەرم و گوڕی بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو بەڕێوە چوو لەگەڵ ئەوەشدا لە بەرەبیانیەکی زووە بڵێن شەپۆڵێکی بارانبارین بگرە بەرزایەکانیش بە فربارین لەو ناوچەیە بەردەوامی هەبوو پلەکانی گەرماش بۆ ئاستێکی زۆر دابەزی بوون بەڵام لەگەڵ سەرما و سۆڵەی کە لەو ناوچەیە تا ئێستاش بوونی هەیە
وایە گەرم و گوڕێکی باش بە جەژنەوە دیار بوو ژمارەیەکی زۆری هاوڵاتیان یان نوێژخێنان مسلمانان ڕویان لە مزگەوتەکان کرد و بە مەبەستی بەڕێکردنی ڕێکارەکان ئاینیەکان کە لە جەژندا ئەنجامەدرێەوە لەگەڵەوەشدا لە یەکتر نزیک بوونەوە پەیوەندی کۆمەڵایەتەکان و هاتوو چۆش بە ڕێژەیەکی زۆر بەبەراو لەگەڵ جێژنەکانی تر ئەبیندرا من کەسێکم لەگەڵدایە کە پێش ئەوەی بچمە لای جەژن ئەو پیاوە بەراورد لەگەڵ خەڵکی ترکە بە کەسێکی یابانی ناسراوە کا خالید سڵاوت لێبی وەرە لای من کا خالید ئەمڕۆ جەژن بە بەراورد خۆشیەکیشی هەیە پێم بڵێ جەنابێت خۆت ناوی خالید یابانی برایە کەشت ناوی عمر سینیە ئەوم پێ بڵێ لە سەرەتاداوە چیە ئەوە ئەمە وەخت خۆی ئەوەن دەفرۆشت مادی یابان ناویان لە مننا هەمەری شەدەگەڵەمە یابانی بوو بەس دوایە لەسەر ئەو بوومە لە زەی کە لە یابان هات گوتی بوو مۆسیدی ئەو قسەی خۆش بووە بەس جێژی لە هەموو عالەمی پیرۆز بوو لە هەموو مسلمانان بەڕاستی جێژی ئێستا خۆش نینە وەکو جاران زاران ئەمە لە گوندی مەسەلان هەموو پێکەوە بووین گوون بە گوون هات چۆمانە کرد و خزم و فلان و جێژنە پیرۆزە زۆر بەخەوەتر بوو بەشە و با بەڕۆژ بە هات چۆمان زیاتر بوو بەس دێرەدا ئێستا وەکو جارانێ دڵت خۆش نییە نەیشێ نەکات هەیە نەدانی هات چۆکم بووە ئەو کابراایەک فەیزوکە چوێ و وەکو فەیزوکە چوێ لە خۆشەوانە بەسەرەن وەکو ئەوە شتی لەسەر دەکات و ئەها لە فلان جێدا پێم بڵێ جەژنی جاران چۆن بەڕێوە ئەچوو هاتوو چۆکردن بە چ جۆرێک بوو بە تایبەتی لێرە ناوچە گڵێن گوندەکان هاتوو چۆکردنی خەڵک یان پەیوەندیەکان چۆن بوو وڵی پەیوەندەکان گەلە خۆش بوو هاتوێ گوندان خۆش بوو گون بە گون لەبەر ئەوەی ئێستا وەکو جاران نیە برنج زۆرە بەس وەختی خۆ برنجی ئێرانی هەبوو سەدری و ئەوشتانە شتی خۆشخۆشە بوو جێژنان لەیان نابە زۆری زانوا خوانیان دروست دەکرێت جێژنانە زیاتر بوو یعنی ماڵ بە ماڵ دەبەگەڕاوی ئێستاکانە خزمی مەسەرمکانە خزم نێتەکرێت خزبیوە نییە لەبەرەوەی وەسەکو وەزعەکە هەونیە نا یعنی کابرا ئەوڕ لە هیچێکی بدڵی خۆش نییە مەسەر دڵخۆشی خالی پێم بڵێ گوندەکان کاتی خۆی قەڵەباڵغێکی زۆر لەو ناوچەیە هەبوو بەو پێی سەر سنوور بوو خەڵکی کۆماری ئیسلامی ئێرانیان ئێرانیش هاتوو چۆ هەبوو لێرە لە کرێمە هاتچۆ هەبووە بڵێ لە هەموو کات و شوێنەکە تا ئێستا دەگەداوی ئەمە لە گەێرانی هاتچۆمان هەبووە کاتی لێشما قەوماوی وڵای ئامێزی کردەوە چوینە زۆر هاوکارن بۆ زۆری باش بۆ دەگەڵەمە و ئێستاشە لەوێن دەرین و مەمنونی شوێنیانیە بە تا ئێستا سمان وێ نەکەوتووە چش نەبووە زێکی خۆشە لە خوای بەزیاد بی و زۆر مساعدەی مەکەن و سەر هات چۆ هەیە ئەو جەژنە چۆنە بینی ئەستا جژنەی بینی مەڵی زۆر دڵم پێخۆش نییە لەبەرەوەی خەڵک دڵی پێخۆش نییە هات چۆکمە ینی وەکو شەڕ و مە زۆر لە گۆڕەیە مەسەلە بێ مەعاشیە خەڵک ئێستاکانە وەکو جاران لە گوندان بی ئیش بکە هەر ئەوی ئیش بینیە بەس چاوێنەوە دەماشەیە ماشە کەس نییە کەس نازاین دێ نایە کەس باشە پێم بڵێ ئەمڕۆ سەرماوسۆڵەیەکی زۆر هەبوو بەڵام گەرم و گوڕی خەڵک هەبوو لە هاتوو چۆکردنی هەبووە بەس کەمتر بەیانی کابرایە سەعاتدەی هەڵەسی لە خەوێ دا کەنجستە ماڵان کەنجی دێتەوە نیە دەمانایە گەم شەو یا پاژنوێژی لە خەوێستی سەرشیان لێبدا ئەوی هەمویان نبینی بەس داراوە نەبوو دەبا نوێژی بەیانی هەستا بای دەگەم مەلای لە مزگەوتێ بای گوێژنە پیرۆزان دەکرد ماڵ بە ماڵەگەڕای ئاسوێەوە گوێژنی قەدیم خۆشتر بوو لە ئێستا ڕۆم زیاتر بوو وەکو ئێستا نەبووە ئێستا ڕۆم کەمە وەڵڵا خەڵک ینی کێشەکە دەهەیە دڵت خۆش نییە چەند واز زۆرە ناخۆشتر بووە پێم بڵێ جاران خواردنتان چ ئامادەکرد وڵای خواردنی کرێمە بە زۆری برنج و مەسەلەن مەرەگە و ئەو کفتە مفتیان لێ ئەنا کفتە برنجیان لێ ئەنا خۆرشیان لێ ئەنا زاگێژناوە نەبوو هەردەی سوبای بۆنی خواردنەکەی دەهات سەر و پێچکە بوو ئەو شتانە هەبوو عیوانێ نەگوشتەوە خێریان زۆرەکە جوانەکەیانەکردنە قوربانی و گێژنان و ماڵ بە ماڵ هەبوو دە کیلۆلۆچ نا زۆر مهم بوو ڕۆم زیاتر بوو ئیش زیاتر بوو لە گوندی ئەمە خاڵنە خۆشتر بوو وڵی دەگە کاکمەعیدنی شێخ عەبدوڵڵای ینی سلااوم هەیە بۆی ڕێزم هەیە ماڵ بە ماڵەگەڕان بۆ زینوێ بۆ خەلانێ بۆ جیان ینی لە بە منداڵی و هەپێکەوە بووینە ئازا لەوێن دەریانە بەڕاستی بەرنامە زۆر بەخەوت بووە جێی گوندی شێخان بووە ها چۆن دەگەیرانێ هەبووە خاسەخسی داهاتن دەچوونەوە برنجیان دینە معاملە نەبووە خۆیان دینە خوێ نەبووە ئێستا چەند زۆرە خەم زیاترە والله کاک اسماعیل زۆر بەخێر سەرچاوم بەس فایدە نییە بەڵێ هەڤی ئەوە پیاوێکی ناسراوی سنووری باڵەکایەتیە وە خۆشی ئاماژەی پێکرد دوو برانە برایە چەند ناوی خالید یابانیە برایەکەیان ناوی
عمەر سینیە ئەو دوو ناویاندا بەسەردا سەپاوە لە کاتێکدا تا ئێستا لە هەرێمی کوردستان بەدەر لە کۆماری ئیسلامی ئێران نەچوونە هیچ شوێنێکی تر بەڵام ئەوە بەو شێوە ناسراون و کەسێکی ناسرا و قسە خۆشی ناو کۆمەلگایە باس لە جەژنیش کرا جەژن بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو وەک ئاماژەم پێکرد ئەم ساڵ گەرمتر بیندرا لێرە لەگەڵ ئەوەی ئەو بارودۆخانش کە لەو ناوچەکە بوونی هەیە. ئیسماعیل هەربژی سوپاس بۆ زانیارەکانە دەست خۆشماندوو نەبی هەر لە خۆشییا بن. ئەچینە قامیشلۆ داڕابەرەکات پامێری مەڕاستەخۆلێ لەگەڵمانە بێت و ئامادە بووی کە زانیارەکانمان پێ بدات. دارا سڵاو لێ بێ نیۆڕۆ باش جەژن پیرۆز بێ جەژن بۆ ئێوە ئەمساڵ جەژنێکی جیاوازە بۆمان باسکە بە بزانین جەژن لەوێ چۆن بەڕێواچێت سەرباری و گرژی و ئاڵۆزیانی کە لە ماوەی ڕابردوودا ڕوبەڕووی ناوچەکە بووە. بله دم باش هێوی ئێستا ئەس گەرەکە کەلوان گەرەکێن جەماوەرینن لە باژارێ قامیشلۆ لەڤێر بێتر زارۆک دەگەرن بەڕاستی پشتی سەردانا مزگەفتان گۆ لە مێژا جەژنێ تێکردن هەروها سەردانا گۆرستانên شەهیدان زارۆک دەست بگەرە ناوا مالات و شێرانیەکە لەڤێر دوومە هژمارێکە زارۆک کۆمبوونێ جەژنا وەحەمیە پیرۆز بە کیش وەکارە بە ئاخڤە تکار بە جەژناتە پیرۆز بە ناوێتە بخێر هێزا هێزا بێ چه هێزا جەژناتە پیرۆز بە چماتت کەنێت مەبسووتە کات تخکەچکام جەژناتە پیرۆز چت بێژێ پیرۆز بۆ و چت کن سبا عیدێ سبا عیدێ ئەم درنج خۆرد شکرات گەرن دورم درن سەرمەزەلا و بەگەرم ماڵێ خۆ کێ ئەفجل شتەکرین باوێت تەشتەکردین بێتە خۆشکرد لەگەلێک شەکردای هەر گەلێک شکردای هەر کا خۆلتۆ جەژناتەجی پیرۆز بە چاوایی العيدة قرياي تنقرياي تشكر داير نداير بس قريام يقول لك شكر داير عفوا يعني اللي وكون بش مدبينين هذه الجمارة كان مزن زاروك كان هاوسا حمو كولان باجاري قامشلو زاروك دقرن الشيرانية والدريه مالان دخن وان جلو برگم خوی اینو گوباو دیکوان شوار کرینش بو پیشوازی کرناوی جشن رمضان لورلج آوای کردستان براسی توی وان زور و زحمتیه نیم گوهریم تیرا در باز دبا جالی کی اوروشا آبوری زحمت جالی کی و اوروشا اولهی زحمت یا گوهریم تیرا در بهله خلق بردوام و وجاندن آوی جشن پیروز و کنزان سبیجی جشن نوروز جی لور با آواکی برفره خلق روش آوای کردستانی و جشنجی پیروز دکن ایرو خلق حتی مغرب جی تقریبا خلق لزاروک بتایبت لکولان اندگرن لمالبات اندگرن و شکر ددن هف بوان جلو برگن خوی خوشک پاش را خلق تمن مزنجی وک بیا و جنجی سردانا هفدو دکن سردانا خزمه هف دکن و جشن رمضانی الهفدو پیروز دکن اگر کامیروان من علی کاربه لور و کنزان یعنی تویوان زحمتیان هن دلی خلکیش کستیه براسی هیوی جبروان ایری شاشبر هن وتن تا استا سیرن دیلن دست حکومت دمشق لو ما هنکی اولو دل شکستینه درباره و جشن شمر ویرو و شاهی ل توی که خلق بهوی نگو جشن بی خوشتر بن و گشتر بن و آرامتر بن جوان تاگو کاربن او ما في خوبك بين سوريا بيشاروج ده چمكي يعني براستيجي خلق ليفل قال لك زور وزحمه تيجي تنا تاغو گيانه في استي دارا هر بجي سپاس بۆ زانیارەکان دەست خۆش پێوەین جژنی ئارامی و ئاسوودەی بێ بۆتان ماندوو نەبی دەچین ئەستەمبول فەرادی شار پامنێری مەڕاستەخۆ لێوێ لەگەڵمانە فەراسڵاو لێ بێ ئەم کاتت باش جژن پیرۆز بێ بە هیوان جژنی خۆشی و ئارامی بێ بۆ ئێوەش قسەمان بکە بزانین جژن چۆنە لەوێ و زانیارەکان چین لە لای تۆ بله سپاس دکم جژنا و همو خلقی کردستان پیروز دکم اجی لوی در استانبولی و کی توزانی ایرو تماجه پیکر ایرو استانبول جی جژن یکم استانبول دست پیکر ایرو دست پیکر خلقی سرسبه چون مزگفتان و لواندران نمیجا حکر پشتی مزگفت جی دی خلق دشن نوا مالین خدا و اقربایان خو سردان اقربایان خو و مالباتین خو دگه پشتی ویژی ایرو پشتی ویژی خلق هدی دا کمنه کولانان لی استانبول هنه کی هوا ساره و بارانجی د بارش بر ویژی د کولانان دم کارن بیجن والایه و اوی باران دو روزه سه روزه بردوام بکه جبر ویژی او ججنا خلقی وی زیادتر نچه سر او جینکو گشتیره دشنو تین و یکی هوا هنه کی زور ساره بو ویژی خلق
زیاتر مال خود نکر یادنی او کو قیران ترکیه ج سال 2018 ورده دبن قیران بنسیا قیران دایج بو یا ج خلق و جشنی هنه کی وسط درباز کرد یعنی بنسیا قیران دا درباز کرد و یادنی هم هیویا خلقین ترکیه هنه کی ج هم عالی عبوری دا شکستیه هم عالی گلک تشتین دنده شکستیه بو یا يعني هم الرجلات نوراست الشارع وبابتشون هي تأثير ويا سر نيني لسر خلقين تركيا وسر أبوريا تركيا هي همجيم نوا كردان ده جهنكي هي كشكستي هي أو شيء أبيواجه أكاد نزيك 2 سال دور تركيا ده بردوام نابرة حكومتي و نابرة دولة تركيا و PKK ده لحد عالية حكومتي تقابنا هاتنا وبنده بونكو أفجج وك هم ججنا نوروزي هم ججنا رمضان همجی او گرتین سیاسی این کرد باهاتنا بردن و کردان سی ججنا به هفرا پیروز بکرانه لی او هیویا کردا شکست جبر کو عالی حکومتی تقاب نهاتنا آویتن او گرتین سیاسی این کرد و هر وها این که روشا وانا گرانن جنخواشی دا بر مرنده این او جنهاتنا بردن بو یجی خلق هیویا وان بوی ججنی شکستیا بو جبر کو بنده بون کم گرتین سیاسی این کرد باهاتنا بردان دی عالی حکومت تقاب نهاتنا آویتن کنم یا بیشن هر وها استانبول وکی تو زانی در دورا 6 میلیون کرد جین و اونو جهدی ده آماده کاریا خونه نوروزی تمام کردن و روز یکشنبه همو بچنه نوروزی پیروز بکنش برکو استانبول بازار کردان هری مزنه و پشتی نوروزا آمدی بازار یعنی هری قربالخ هری زده خاک داد کمن کلان و نوروز پیروز دکنجی استانبول بویجی کردن استانبول آماده کاریان خود تمام کردن پارتین کردن آماده کاریان خود تمام کردن وی روز یکشنبه همو وی دا کمن کلانن و همو هر نقاط میدان یعنی کاپی وی در نوروز خود پیروز بکن و هر وها جبرکو و یادنی دو نوروز مگوتی استانبول دو نوروز د جشن به هر وی پیروز کردن چون هاتنه سیاره انجی د نوا بازار استانبول دا به پرج بر ویجی و خلق چنجی گشتیاریان چنجی سیرانی چنجی چقاسی هوا سار بجی هندک بجی لی خلق این کو امکانی وانه درفتی وانه این کو مال خود نخوازن بسکنن زارو کو مالبات بتوی زارو کو مالبات این خو و این کو دخوازن بچنجی سیرانی این کو دخوازن بچنجی نوروزی و جشن رمضان و جشن نوروزی و استانبولی و هب دوام بردام بکه یادنین او هیویا وانا او کو یا خلقین کو کرد این ترکیه دجین او پشتی جشنی بلاستر او گاوین یاسایی و بین آویتن بوکو او گرتین سیاسی بین بردان و سلاطین دمیتل شوانا وکو وینزانن او نزدیک 10 سال دگرتگی هیتانه اونا بین بردان بویا جی هیویا کردان امکان بین شکستیه لی دیسا جی بندنه کو او جشن پشتی جشنی گاو بین آویتن فەرهاتەر بژی سپاس بۆ زانیاریەکانت دەست خۆشماندوونەبی دووبارە لە جەژن و خۆشیاون. خواحافیزی ناکەین سەری کاتژمێرە گەڕێینەوە ئێوە هەبن.